بەناوی خی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە هەژماری نەوتی هەرێمەکەین لە یاسای بودجەی عێراقدا. بێگومان کاتێک حکوومەتی هەرێم خۆی نەوتی بەبۆری ئەفرۆشت و ڕەوانە کرد، زیاتر لە چەند هەژمارێکی بانکی لە وڵاتان هەبوو کە پارەی نەوتەکە ئەچۆناوی، یعنی زۆر جار 4 هەژمار 5 هەژمار زیاتری هەبووە، دواییش یینە سەری. بەڵام لە یاسای بودجەی عێراقدا ئەم هەژمارانە هەموو لابراون، هەژمارێک ڕێکخراوە. مادەی 13 یاسای بودجەی عێراق بڕگەی یەکەم ئەلیف ئەڵە چی؟ تەواوی داهاتی نەوت لە هەژمارێکی بانکی دادەنرێت کە وەزارەتی دارایی عێراق لە بانکی ناوەندی دەیکاتەوە. واتە تەنها حکوومەتی عێراق دەستی بەسەر ئەم هەژمارەدا هەیە، یعنی دەتوانێت تەسەڕوفی پێ بکە و وەزارەتی داراییش لە بانکی ناوەندی دەیکاتەوە. واتە هەموو ئەو هەژمارانی دیکە کە هەبوون پارەی فرۆشتنی نەوتی ناچێتە سەر. بەپێی یاسای بودجەی عێراق سەرجەم هەژمارە بانکەکانی پێشووی نەوتی هەرێم هەر هەمویان دادەخرێن و هیچ پارەیەک ناچێتە سەر ئەو هەژمارانە. باش، دەست بەسەراگرتنی داهاتی نەوتی هەرێم لە بانکێکی لوبنانی وەگوتم لە چەندین هەژمار 3-4-5 هەژمار نەوتی هەرێم پارەی چۆتەوە سەر. بۆ نمونە 294 میلیۆن دۆلار لە یەکێک لە هەژمارەکان لە بانکێکی لوبنان دەستی بەسەرا گیراوە بلۆکراوە پارەکە 310 میلیۆن یۆرۆش. ئەگەر ئەم دوانە کۆ بکەینەوە تقریباً ئەکاتە نزیکەی بەشی موچەی یەک مانگی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەکات کە دەستی بەسەرا گیراو تا ئێستش ئەم بابەتە یەکلایی نەبووەتەوە. باش، بەپێی مادەی 12 بڕگەی دووەم ئەلیف دەبێت هەرێم ڕۆژانە لانی کەم 400,000 بەرمیل ڕادستی سۆمە بکات. لە ئێستادا 190، بەڵام دەبێت ڕۆژانە ئەمە زیاد بکرێت تا ئەگاتە نزیکەی 400,000 بەرمیل لە ڕۆژێکدا. مادەی 12 بڕگەی دووەم جیم یەک وەزارەتی دارایی عێراق تێچووی بەرەمێنانی نەوتی هەرێم لە خەرجی سیادی دەدات. واتە لە پشکی هەرێم نییە لە بودجە، لە خەرجی سیادی ئەو پارەی کە بۆ دەرهێنان و هەناردەکردنی نەوت دەدرێت بە کۆمپانیەکان لە خەرجی سیادی حکوومەتی عێراقی دات. بەپێی مادەی 12 لە یاسای بودجە 3 ساڵێکە بڕگەی دووەم جیم سێ وەزارەتی دارایی عێراق بە شێوەی سولفە بە تێکڕا بۆ خەرجی هەر بەرمیلێک نەوت 16 دۆلار دەدات. ئەمە مشتومڕی لەسەر کەوتۆتەوە کۆمپانیایەکی ڕاوێژکاری دەستنیشانەکرێت لە ماوەی 2 بۆ 3 مانگدا ئەم 16 دۆلارە لە کێڵگەکانی هەرێمی کوردستان هەڵسەنگاندنی بووەکە. لەوانەیە لە هەندێک کێڵگە زیاد بێت بۆ 20 دۆلار، لەوانەیە لە هەندێک کێڵگەش دابەزێت بۆ 10 دۆلار تێچوو و هەناردەکردنی. ئەمەی باسمان کرد لە بەژمارەی ئەم جارەدا هەژماری بانکی نەوتی هەرێمە لە یاسای بودجەی عێراقدا هەموو ئەو هەژمارانەی دیکە کە هەبوون دادەخرێن، تەنها پارەکە دەچێتە یەک هەژمار، ئەویش وەزارەتی دارایی عێراق لە بانکی ناوەندی عێراق دەیکاتەوە.